لێبوردەی ئاکاری مرۆڤی چاکە. بەرنامەی چاکە بە دوای مرۆڤە لێبوردەکاندا دەگەڕێت. ژیان بەبێ لێبوردەیی بەرقەرار نابێت. لێبوردەی یەکێکە لە ئاکارە جوانەکانی مرۆڤ و گەورەی مرۆڤ دەردەخات. ئێمەش گەورەی ئەو مرۆڤانە نیشانی ئێوە دەدەین. تۆ بەشداری لە بەرنامەی چاکە لەگەڵ ئێمە وەکو ستافی بەرنامەی چاکە لەگەڵ تۆی لە کورسان بچوارەوە. زەرورە ئینسان لە ژیانی خۆیان لێبوردەیی بێ؟ بەڵێ زۆرش. لێبوردەی باشە بۆ ئینسان؟ لێبوردەی باشە بەڵێ زۆری باشە، بەڵام هەندێک کات لێبوردنەوەی باشترە بۆ هەندێک کەس. باش بە پێی و زانیاری ئێمە ئەمانە لەم چواردەوری کەسابەتی کایکی ڕۆژانە ماوەی چەندێکە بینی لەگەڵ یەکێکایە نییە؟ 2 ساڵ. 2 ساڵ لەبەر خاتریە ماتوانین بچین بۆ لای تۆقیش لەگەڵا باسێکی بکەن. بەڵێ چۆنیت؟ باشی نوێنەری بێەوە وەرە ئەو قسە ناکەم. چۆنیت؟ ئەو هاتووە بۆ لای تۆ چێ؟ ئەو برادرە بەڕێزە عەزیز فەرموو تۆقیش لەگەڵ کە. ئەمە بۆ لای تۆ هاتوینەوە هات لەبە خاتریە مە هات داوای لێبوردن کات و بۆ بنەوە برا. براکی بەڕێزە لەکنەمە عەزیزە. هیچ سانە دڵدامایە؟ هیچ والله چەند ساڵە قسە ناکەم؟ والله تقریبا 2 ساڵە هەر لەسەر مشاکلی ئێرە و تقریبا ئەمە بە چەشە هاتین، بەڵام یعنی قسەکردن و ئەو شتان لەگەلێک نەبوو ڕاستی. بەس ئێستاژە بە خاتری جەنابتان و ئێوە بە ماچی کوردستان 24 ئەمن لەم پێی خۆم دەنێم و لەگەڵی ئاش دەمەوە و برایکی بەڕێزە و سپاس بۆیە کە لە پێناوی ماتی زۆر سپاس دەکەین. دەستە خۆش بێ کە قبوڵت کرد. زۆر سپاس عەزیزی، سەلامەت بی. ئینسان دەبێت لێبوردەی بێ؟ بەڵێ وەڵی ئینسانی لێبوردە کەسێکی دەبێت کەسێکی زۆر بە چاوێکی زۆر گەورە تەماشا بکرێت. ئێستا لە ناو عادەت و تەقالیدی کوردان ئێستا کەسێک ئەگەر داوا لێبوردن لە کەسێکی بکەن ئەو کەسی بەرامبەر زۆر کەس هەیە بەغەڵەت تێدەگا لەوە بخۆشکاندێ بەس کەسی مەسەلەن لێبوردە مەسەلەن ئێستا من دەبینی کەسێک لە کەسێک عدس بچووی داوا لێبوردنی لێ بکات دەبیت بە چاوێکی زۆر گەورە تەماشا بکرێت. خۆت دڵت لە هیچ کەس زویر بووە؟ کەس دڵ ێشاندووی؟ هەبووە بەس چی؟ ڕۆیشتووە. چۆنیانی؟ وڵی بوومە قوربانی کەسێکی تر، یعنی بۆ بەرژەوەندی خۆ ئەمنی. ئەو کەسە چێ؟ وەڵی کەسێک بچوو ناتوانم بڵێم، یعنی ناتوانین پەیوەندی پێوە بکەی؟ وەڵی نەبەخۆی ناتوانم، یعنی ناتوانم. هەستەکەم حەسرەتی زۆر بۆ دەخۆی پێم بڵێ کەسە چێ؟ وڵی کەسێکی زۆر ئازیز بوو لە ژیانم، یعنی تەواو ژیانی خۆم بۆی دابوون کرد و هەمووی عنی تەواو خۆم تەسلیمی ئەو کەسێک. خۆشەویستە؟ بەڵێ. چی پێ دەڵێی؟ وڵی ئەوەندە پێ دەڵێم ئەمانەتی خوای گەورە بێت و خوای گەورە ئینشەڵڵا حەقی منی لێ بستێنێتەوە. یعنی هێشتا لە دڵتامەوە؟ ئارێ بەخوای ژیانی خۆت بۆ کەسێکدا بنێ کە لە ژیانتدا سیقە و متمانەت پێبیت دوایێ ئەوها دەرنەچی. باش لەگەڵ خودی خۆت ئەگەردنی ئازاکەی؟ نەبەخوای لێی خۆش نابی؟ ناوەڵڵا لێی تووڕە نیمە بەس گەردەنی ئازانە.